سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ ڕاکەوتنەکانیان پابەندبوونی حکوومەتی عراق بە ڕاکەوتنەکانەوە پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دانا جەزا ئەندامی پەرلەمانی پێشووی عراق لە سلێمانی و لەگەڵماندا بەڕێز دانا سڵاوتان لێ بێتم کاتتان باش. لە چەند ڕۆژی ڕابردووە گۆڕانکاریمان زۆر بینی لە هەڵوێستی عراق لە بەرامبەر هەرێمی کوردستانە بە ئاراستەیەک کە خەریب و هەموو شتێک چێ بەڵام ئێستا بە ئاراستەیەکە کە هەموو شتێک بەرەو باشی ئەڕوات. ئەم گۆڕانە لە چیوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ سلااو بۆ جەنابێت بۆ بینەرانتان. تەوان ئەمە بێگەر دراسەتی واقعی پەیوەندی سیاسەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراق بکەین فعلەن و جەناب تەڵی بە لێژاوێک لە بەرزی و نزمی پەیوەندەکان هەبوو، هەندێک جار نزیک هەندێک جار دوور، بە تایبەتی لە دوای 2014ەوە ئەم ئەزمانە دروست بووە، بەڵام سەرچاوی ئەزمەکان یانیا سەرچاوی ئەو کێشانی کە دروست بووە جگە لە بابەتە ئابوووریەکان بابەتی سیاسیش بووە، مەسایلی فشار بۆ بە هەرێمی کوردستان، مەسایلی تێنەگەیشتن بووە لە مەفهومی فیدراڵیەت بەگشتی، جگە لە پەیوەست بە داهاتی هەرێمی کوردستان و چۆنێتی ئەم داهاتانە، جگە لە مەسایلی تێگەشتن لە دەستور و بڕگەکانی دەستور، ئەمانە دائما خاڵی خلاف بوون لە بڕگەیەکە لە قۆناغێکە تێگەشتن بۆ لە قۆناغێکیکە دیسانەوە چەقبەستی و دروست بووە. ئەمە ئێستا هەیە کە دوا کێشەکان لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێمە زانین کە بۆ بودجەی 2023 و 24 و 25 ڕێکەوتنێکی کۆنکرێتی یا نیمچە کۆنکرێتی کرا کە بودجەی ئەو ساڵانە تا ڕادەیەک بە سەقامگیری بێنێتەوە گۆڕانکاری کەم کرێ بۆی حکوومەت کەمتر سەرقاڵیەوە بێت وە بەرنامەی درێژخایەن دانێ. ئەمە لەناو کابینەی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی بوو کە کوردیش لێ بەشدارە، بەڵام دوجار هەندێک کێشەی لابەلا دروست بوو لە مەسائلی موچە و داهات و ئەم شتانەی کە پێشتر لەناو بودجە دەزیشان کرابوو کە بە چه ئاراستەیەک بێک ئەمە بووم کێشەی دروست کردەوە موچەی دواخست بەداخەوە کە گەیشتە ئاستی ئەوەی کە چەند مانگێکە موچەی فەرمانبەران نێراوە. ئەوەی کە هەبووە دیارە مەسایلەکە کێشەی سیاسی تیا بووە، فشاری سیاسی تیا بووە، تێنەگەیشتن لە هەندێک بابەتی ناوخۆیی و دەستوری و هەندێک میکانیزمی جێبەجێکردنی ئەو تیفاقانەش کە خەلیلی تێکەوتو بێ لە دەرەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بووە لە مەسلەی نەوت و لە بابەتی داهاتی ناوخۆ. ئێستا دیارە سەقامگیریەک لە پەیوەندیەکان دروست بۆتەوە، دیارە تێگەیشتێکی واقعی هەیە دوای ئەوەی ئەو لیژنانە کە سەردانی هەرێمی کوردستانیان کرد چوونە سەر کێڵگەنەوتەکان و دراسەتی داهاتی ناوخۆ نانەوتیەکەن ئەبێ بگەنەوە و تەفەهمەی کە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە بە بەرهەمیەت و ئەوەی کە بەکارێت بۆ با بڵێن بەکارێنانی ناوخۆی یا دەرەوە ڕقەمێک کاتوانی تەعامل لەگەڵا بکرد دوجار مافی هەرێمی کوردستان دەزیشان کرێ. وەکو هەموو جارێ خۆمان نەزانین ینی زۆربەی کاتی شەرەوە باس دەکرێت کە کێشەی نێوان هەرێمی کوردستان وەکو ئێستا بە ڕێزیشتان ئاماژەتان پێدا کێشەکە سیاسیە نەکی یاسایی بێ، بەڵام بوونی یاسایەک بۆ یاسای وەکو یاسای نەوت و غاز لە عێراق و کاری لەسەر بکرێ پەسەند بکرێمە ئاراستێکی باشتر نابێت؟ بە تەکید وایە ئەمە چەند جار و تومانایی لە 2007ەوە یاسایەکەوە تەجمید کراوە سڕ کراوە ئیشی لەسەر ناکرێ، دیارە هەندێک مەرامی سیاسی هەیە کە یا هەندێک بەرژەوەندی هەندێک لایەنی عێراقی هەیە کەم یاسایەت دەرنەچوێن نەجینا بۆ هەندێک یاسایکە زۆر پەلایانەوە یانەوە دەریچێنن بۆ مەسلەی یاسایی نەوت و غاز کە سیرکە عێراق خۆی وڵاتێکە لە سایە زیاتر لە 85 بۆ نەوەی داهاتی یان دەخلی قەومیان وڵاتە لەسەر نەوتە. تۆ کە نەوت سەرچاوی داهاتی تۆیە چۆنە بێ بە یاسایەک ڕێکی نەخەی کە گرنگترین سەرچاوی تۆیە ئەبێ ئەمە لە هەموو لە پێش هەموو بابەتەکانی کە بۆیە نەوت و غاز و ئەم بەرهەمانەکە هەیەی بە یاسا ڕێک بخرایە بۆی کە لە ناو اقتصادی عێراق بزانێت چۆن تەعامل لەگەڵ بابەتاکرێ ئەو لایەنانەی کێن کاتوان تەعامل لەگەڵا بکەن بڕی نەوتەکە داهاتەکەی مشتەقاتەکانی سیاسەتی بەڕێوەبردننی ئەمە لەفە چۆن بێ، بەڵام ئەمە چاکە کراوە بۆ بە بەشێک لە ئەجندای سیاسی حکوومەت بە شێوازیشکە تەعامل لەگەڵاکەن بۆیە ئەمە فعلەن کێشەیەکی گەورەیە ئەبێ ئەگەر حکوومەتێکی ڕەشی دەبێ بێ ئەم یاسایە دەرچێنێ بەداخەوە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی هەندێک لە ئاڵاکانی کاری کردبوو لە مەسایلی دژی گەندەڵی لە مەسایلی نێشتنی چەک بە دەوری دەوڵەت لە مەسایلی یاسای نەوت و غاز لەو سێ مەفسەڵەیە بەداخەوە نەیتوانێەوە بکە بەڵکە بتوانین بۆ قۆناغی کە بتوانێت بەڵام ئەمان
خاڵێکی زۆر ڕوونە کە تیا سەرکەوتونە و لەم بابەتە بۆیە بگەڕێنەوە سەر بابەتەکە فعلەن مەسلەی نەوت و غاز گرێکوێرەی ئەم پەیوەندیە بەڵام نەک وەکو نەوت و غاز خۆی وەکو بابلێن بابەتێکی استراتیجی کە کاریگەری استراتیجی هەیە و سوودی جگە لە ئابووری سوودی سیاسی و پەیوەندەکان و بابەتی کەشی هەبووە. بەڵێ بەڕێزدانە تا چەند گرنگ بوو لەو ڕێکەوتنی لە چەند ڕۆژی ڕابردوو یاخۆ باڵی مان کە بەهۆی موچەی مانگی 5 هات لەو گوایە لە سەر ناردنی 120 میلیارد داهاتی نانەوتی و 230,000 بەرمیل نەوت کە ڕادستی بەغدا بکرێت. بەڵام دواتر ئەو هێرش درۆنیانەی وایە کە ڕێژەی بەرەمێنانی نەوت دابەزێت لە لایەکی دیکەوە دڵنیای لەوەی هیچ کاتێک داهاتی نانەوتی لە ئاستێکی دیاریکرا و بەرزە نامێنێتەوە بەردەوام بەرز و نزمەکات تا چەند گرنگن لە ڕێکەوتنەکانیش لەگەڵ عراق ئێمەش هەندێک جار ژمارە نێدەین بڵین بەپی داهاتی ناوخۆ بەپی بەرنەوتی بەرەم هاتوو. خۆی بە تەبیعەتی حاڵەکە ئەبێ وابێ بۆ شێوە بێ ینی مە چەند جار وتومانە کە کۆمنتوان هەبوو لەسەر هەندێک بابەت لە پێشتریشە وتومانە دوو خاڵێ گرنگە بێ ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ حکوومەتی فیدرالی ئاکرێ ڕێکەوتنی کۆنکرێتی بێ و ڕسمی بێ و تا لایەنێکی ژەگە مەجال هەبێ بە نێوانگیری لایانی سێن بێ بۆی کە لادانی تیانە بێ یان تەفسیر و تەویلی جیاوازی بۆ نەکریان پێچ و پەنای بۆ نەدۆزێتەوە کە دیمان هەندێک جارە ڕوویەوە. دووەمیان دەبێت کۆنکرێتەکان لەسەر ئەساسی ئەرزی واقع بێت لە ئەرزی واقعات چیت بەدەستەوێتەوە چۆن نەتوانین تەعاملکەی بۆی دوجار تووشی ڕەخنەیان لە خاڵێکە بە نوختەیەکی سلبی پرۆسەکە نەوەسێنریان نەچەقێرێ ئێستا ئەمەی کەیسا هەیە گرنگە فعلەن هەرێمی کوردستان لەسەر ئەوە ئەساسە تەعاملکە کە واقعەکە هەیەی ینی چەنە بەرهەمی ناوخۆ دەستور چۆن ئەڵێت و بەرهەمەنەوتەکان چۆنە مەسایلی بڵێن پارەی نەوت و بەکارهێنانی ناوخۆ هەمووەمانە بە وردی دراست کرێ بۆی کە دوجار لە پرۆسەکانی کە لە ساڵانی کە لە بجە بڵێن داخڵەکرێ بە هەمان ڕتم تووشی کێشە نەبینەوە تووشی ململانە نەبینەوە ئەگەر مەلەفێکەی سیاسی نەدۆزێتەوەیان بابەتێکیکەنە بە کە هیوادارم ینی من دڵنیام کە عاقڵمەداران هەیە لە عێراقە کەنانەیە کێشە لەگەڵ هەرێما دروست بێت چکە سەقامگیری پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستانە کاریگەری پۆزیتیڤی هەیە لەسەر سەقامگیری ئابووری سیاسی کۆمەڵایەتی لە نێوان هەرێمی کوردستان و عێراق و هەموو عێراق بەگشتی بۆ ئێمە گرنگە کە بۆ ئاراستێ بڕین ئێمەش لەلایانی خۆمانەوە هەموو ئەو خاڵانەی کە بەدەستمانەوە مەلەفانەی بەدەستمانەوە بە وردی دراست کرێ و بە پاکێجە بین کە دوجار پەشیمان نەبینەوە لە خاڵێکیان دوجار خاڵێک بەسەرمانە تێپەڕنەوە بۆیە فعلەن داهاتی ناوخۆ بە پێی دەستوری عێراقی کە ئەنێرێتەوە بە حکوومەتی فیدرالی ئەو داهاتە فیدرالە واضحە ینی داهاتی ناوخۆ زەرای بگومرگ ناک گومرگی خاڵی گومرگی و خاڵە سنوورەکان و مەتاڕەکات هەندێک داهاتی ناوخۆی ئەوانە بۆ ئەو پجەی تەشغیلیان بەکارهێنانی ناوخۆی ئەمێنێتەوە ئەوانە لە سایە 50 ئێرێ بۆڵتانی جگە لەوە مەسالی نەوتەوە واضح لە اتفاقی چۆنە. بەڕێز دانا جەزان دامی پێشووی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆکانمان لە ستێمانێ لەگەڵماندا بووی زۆر سواس بۆ بەشداری بەڕێستان.